بە ناوی خی گەورە و میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستڵاوی خی گەورەتان لێبێت لە چوارچێوەی پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین نووسنگەی کەرکک ماوەی چەند ڕۆژێکە خولێکی دوورمانی بۆ ژمارەیەک ئافرەتی سنووری کەرکک کردوتەوە. ئەمڕۆ کۆتا ڕۆژی خولەکەی و لەو خولەدا ژمارەیەکی فێرخواز فێری دوورمانکردن بوون. سەرەتا دەستخۆشی لێوەکەم دەستخۆشی لە مامۆستا ئاراز دەکەم بەبێ ماندوو بوون دەستخۆشی لەو دوو خوشکە بە ڕێزاکەم ماوەی ئەم دە ڕۆژە بەڕاستی زانیاریە باشلیان فێر بووین هەمووک دوورمان هەمووک بڕین دەستخۆشی لە خێرخوازانەکەم بە بەخشینی ئەو مەکینانە بۆ ئێمە دەستیان خۆش بێت وەڵی دوورمانی سادە فێر بووین یعنم زۆرشمان زووتمان لێ وەرگرت ئەوەی فکری بداتێ زۆر زوو فێرە بێ بەڵام سوودمان لێ وەرگرت بە پێویست فێر بووین وەڵی خۆی ئەگەر بکرێت لە کەرکووکە خولێکی تایبەتی بکرێتەوە بە بەردەوام هەبێ نەک هەر بۆ بێوە ژنانی و مناڵی بێ باوک بۆ هەموو ئافرەتێ ئەم خولانە زۆر زۆر باشە لەبەرەوەی هەم بتوانین خەیاتێکی خۆشمان بکەین هەر باشترە لەوەی کە جلی بەری بۆ خەیات و لە خوای گەورە بە زیادە فێر هەموو شتێ بوومان فێر جل کوردیە جل دەرەوەیە دەستداشەی ناوماڵەقات مناڵە ئەلحەمدوللا لە سایی خوای گەورەوە خێر و خێرخوازانە بنووسێ فێر زۆر شت بوومان و ئیسفادەی زۆرشمان لێ کرد ئەلحەمدوللا وەڵی پێویستە خێرخوازەکان تریش هەر ئاوا بن و یارمەتی خەڵک هەژار بدەن و لە پرۆژەکان بەردەوام بن و ئیتر خوا سەرکەوتویان کاو ئینشەڵڵا ئەبێ بەردەوام بی لەسەری ئەبێ بەردەوام بی هەوڵ بدەی نابێ دابنشی ئەی تەدریسە چنینە دوورمانە هەمووی ئەگەر هەوڵ نەدەی هیچ ئیسفادە ناکەی وەڵڵاهی سوودێ زۆرمان لێبینی بەڕاستی کە هینوامانتیا بوو ئەسڵن نەیەتوانی مەقەسەکە بەدەستەوە بگرێ بەڵام ستە سوودێ زۆر زۆر لە بڕینەوە لە دوورینەوە لە هەموو شتێکەوە یعنی ئەتوانین هەموو شتێک بدورین ئەبێ بەردەوام بین لەسەر ئەو خەیاتی و لەسەر ئەو دوورینە و لەسەر بڕین و ئەوانەی کە فێر بووین لێ زیاتر هەین بکەین زیاتریش فێر ئەوی دەستڕاتێ لەسەر ئەوە بەڕاستی وەڵڵاهی ئەتوانین فێر هەموو جۆرەکان بین ئار وەڵای سوودێ زۆر زۆرمان لێبینی و دەستخۆشی زۆر لە مامۆستا شەونمەکەین و خوا ئەجر و پاداشتی مامۆستا باتەوە ئێمەش ماندوو بوو لەگەڵمانە بەڕاستی مامۆستا شەونم زۆر ماندوو بوو لەگەڵمانە هەڵێ زۆری دا لەگەڵمانە سووری نەبوو.
خوا بەزیادە زۆر باش بوون مامۆستاکانی زۆر جوانیانکردی مێشکمانەوە زۆر سپاسیان دەکەم زۆر سپاسی و ئەو برادەرانەتان دەکەم کە یارمەتیتانی داوە لەخوا بەزیاد بن باشین زۆر باشین زۆر جوان یعنی پێم تێمانە نەگەیان لە شتەکەی کە بڕینەکە دوورانەکە بە جوانیان کرد مێشکمانەوە دەستیانش خۆش بێت بە هەردوو مامۆستاکان وەڵا سوتمان زۆر لێ بینەوە زۆر سپاسیانەکەین مامۆستاکان ماندوو بوون لەگەڵمان و دەستخۆشیەکەین و پێکمان پێویستە بەردەوام بین لەمە و دوا و ئەوان یارمەتی ئێمەیاندا و زۆر سپاسی خێرخوازان ئەەکەین و بەڕاستی یارمەتیان داین و زۆر سپاس وادارم ئەوان بەرداوام چکە ئەمە ئیتر ئیواخوازی بەردەوام بین ئەوانش بەردەوام زۆر باشترە بێگومان پێویستە بەردەوام بین بەردەوام بوونمان فێر بوون بەڵام ئەوان زۆر یارمەتیماندا زۆر هەوڵیان لەگەڵماندا بەڕاستی فێر بوویمان سوپاسیانەکەین خێرخوازان مامۆستاکان بێگومان بەردەوام بوون. ئەم خولە بۆ ماوەی دە ڕۆژ بەردەوام بوو تاقیب بۆ نزیکەی 24 ژن بەشداریان لەم خولە کردووە ئەو ئافرەتانیکەوە بەشداریان خولە کردووە منداڵی بێباوکیانەیە ئەم خولە سوودێکی زۆری هەیە بۆ ئەوان ڕاستە مودەکەی زۆر کەمە هیوادارین لە مستەقبەلەکە دەوری وا بکرێتەوە مودەکەی زیاتر بێ بۆی زیاتر فێر ببن بۆی ئەرچێکە سەر شانی ئەو خانمانە کە منداڵ یەتیمیان یەکەمەوە بێ ئەم بتوانن بژێویەکی ژیانی خۆیان پێ دەرکەن ینی مەسروفێکی کەمتر لەسەر شانیان کەمەوە بێ. لەم خولە ئەمە دە ڕۆژە حەسەب ڕۆژەکان نەخشتەمان بۆ ئەنداناوە کە چەند ڕۆژ فێر درمانی ماکسی بوونا جلی کوردی فێر بوونا لەوە هەروەها جۆرەکانی ئازیە بۆ دەرەوە جۆری تەنورەی بۆ جلی دەرەوەش فێر بوونا جۆری درمانەکەی زەحمەت نییە بەس ڕاستیەکەوتە سەر جۆری مەکینەکان. دیارە لە درێژەی کار و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆک و نووسینگەی کەرکووکی بەخشین بەشی بێباوکان هەڵساین بە کۆتایی پێهێنانی خولێک کە لە ماوەی 10 ڕۆژە 25 ئافرەتی خاوەن منداڵی بێباوک بەشدار بوون لەم خولە دیارە ئەلحەمدوللا وەکو خۆیان لە چاوپێکەوتنەکانە بینیتان ئەلحەمدوللا ئیسادەی زۆر زۆر باشیان کردووە سوپاس بۆ خۆی ساکە ئەگەر جل بۆ خەڵکیش نەدورن بەڵام ئەتوانن لە ماڵەوە پێداویستی خۆیان جل و بەرگی مناڵی خۆیان بدورن دیارە ئێمە لە کۆتایی دەورەکەیشە ئەو مەکینانەی کە لە بەردەستیان بووە پێی فێر بوون وەکو دیارەک لە کۆتایی خولەکەی پێیان ئەدرێ وەڵاهی ئێمە ئینشاءڵڵا ئەگەر خەڵکانی خێرخواز کە داما وەکو قەڵایش قایم لە پشتی ئێمەوە بوونە بۆ بەرەو پێشبردننی کار و چالاکیەکانمان تاوەکو خەڵکی خێرخواز هاوکاری ئێمە بن ئێمە لەم جۆرە ئیشانە ئینشاءڵڵا بەردەوامە بین ئینشاءڵڵا هەوڵ دەدەین کاری باشتریش بکەین وا پشتیوان بێ و پێم خۆشە لێرێشەوە دەستخۆشی و زۆر ڕێز و سوپاسم هەیە بۆ ئەو دوو مامۆستا بەڕێزەی کە ئەو لەگەڵ ئەم خوشکانەیە ماندوو بوون و هەر لێرێشەوە سوپاس و پێزانینم هەیە بۆ دەستگای نووری ڕۆشنبیری لقی کەرکووکی حکمە دیارە هەڵسان ئەم بۆ ماوەی ئەم چەند ڕۆژە ئەم چەند هەفتەیە ئەم هۆڵیان بەبێ مقابلدا ئێمە لێرە و دەستخۆشییان لێکن خی گەورە پاداشیان داتەوە خی گەورە پاداش ئەو کەسانە بداتەوە ئەگەر بە دوعاەکی خێر یان بە هەڵنانێک کە پاڵپشت بوون لە پشتی ئەمە کە سواز وەخوا ئەتوانیمان ئەم خولە بە سەرکەوتووی کۆتایی پێبێنین لێرەوە من دەستخۆشی لە خێرخوازەکانەکەم خی گەورە پاداشیان داتەوە خی گەورە مۆفەقیان کە خی گەورە سفرۆخانە هەر پڕ بکە ئینشاءڵڵا. خولەکەی بەشی بێباوکان لە نووسینگەی کەرکووکی دەستگای خێرخوازی بەخشین ماوەی 10 ڕۆژی خایاندووە و 25 خۆشک لەو خولە بەشدار بوون و فێری دوورمانکردن کراون. لە دوای خولەکەش ئەو مەکینانەی کە کاریان پێ کردووە وەکو خەڵات دەدرێ بەو کەسانەی کە لێرە فێرخواز بوون. ئەو فێرخوازانە داوا دەکەن ئەو خولانە بەردەوام بێت بۆی ئەوەی کە فێری بوون جارێکی دیکە بیریان نەچێتەوە و فێری شتی باشتر بن لە بابەتی درومانکردن. تا دەرفەتێکی تر بەخواتان دەسپێرین خواتان